ئابووری عێراق بە هۆی نەوتەوە تاکو ئێستا لەسەر پێی خۆی ماوە، بەڵام ئەوەی کە قسەی زۆری لەسەر دەهێت داهاتی نانەوتیە، داهاتی ناوخۆیە کە عێراق دووچاری چەندین کێشە و بەربەست دەبێتەوە مانگانە و لە راپۆرتەکەی عێراق مستەقبل ئاماژە بۆ دەکات کە خەرجی موچە زیادی کرد و لە بەرامبەردا داهاتی نانەوتی کەمی کردووەمەش زەنگێکە بۆ عێراق، زەنگێکی مەترسیدار کە چۆن بتوانێت باڵانس ڕابگرێت لە نێوان داهاتی نانەوتی و هەروەها داهاتی نەوتی. عێراق لە سەدا 97 پشتی بە داهاتی نەوت بەستووە، لە سەدا 3 کەمتریش داهاتی ناوخۆی بەکاردێنێت، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لێرەدا کەمکردنەوەی ئەو هەوڵانەیە یاخود حکوومەتی کازمی لە کابینەکەی ڕابردوو ئاماژێ بۆداوە کە دەیانەوێت لە ڕێگەی لاپەڕی سپیەوە داهاتی نانەوتی زیاد بکەن، داهاتی ناوخۆی و کەمتر پشت بەنەوت ببەستن، بەڵام بە جۆرەی راپۆرتەکە بێت هەنگاوێکی ئەو تۆ نەنراوە بۆ ئەوەی بتواندرێت عێراق پشت بە داهاتی نانەوتی بەستێت. بە جۆرەی راپۆرتەکەی عێراق مستەقبل خەرجی موچە مانگانە 7.56 بەرز بۆتەوە، ینی موچە زیادی کردیە بە تایبەتی دامەزراندن یاخود ئەو پارەی یاخود ئەو بودجێی بۆ موچە تەرخان دەکرێت زیادی کردو بەڕێژەی 7 و گەیشتۆتە 3.64 تریلیۆن دینار مانگانە زیادی کردووە. ئەمەش یەکێکە لەو هەنگاوانەی کە بەرەو ئابوووریەکی با بڵێن لاوا سەنگاودنێ بە تایبەتی بەرزبوونەوەی موچە و داهاتی نانەوتی مانگانە بەو شێوەیە بووە کە 3 کەمی کردووە و 647 ملیارد دینار مانگانە کەمی کردووە. ینی لێرەدا کەمکردنەوەی داهاتی نانەوتی یەکێکە لەو مەترسیانەی کە ڕوبەڕووی ئابووری عێراق دەبێتەوە، لە کاتێکدا دەبێت عێراق کەمتر پشت بەنەوت ببەستێت وەکو خۆی باسی دەکات، ینی بازاری نەوت جێگیر نییە، سەقامگیر نییە، جێ باوەڕ نییە، بۆیە ئەگەر بێت و عێراق پشت بە داهاتی ناوخۆ بەستێ بە تایبەتی داهاتی نانەوتی ئەوە ڕەنگە لە داهاتوو ئابوووریەکەی باشتر بێ و چاودێری کۆمەڵایەتی ئەمە ئەو بودجێ یاخود ئەو موچەیە کە دەکرێت بڵێن بەرز بۆتەوە کە 16.55 بە بڕی 1.9 تریلیۆن دینار زیادی کردووە و حکوومەتیش ناچارە بە گوێرەی راپۆرتەکەی عێراق مستەقبل ئەڵێ حکوومەت ناچارە ئەگەر ئەو دەرەنجامانە بەو شێوەیە بێت ناچارە کە $100 بۆ 180,000 دینار بەرز بکاتەوە. لە 2 ساڵی ڕابردوودا بانکی ناوەندی عێراقی بڕیارێکیدا بۆ کورتکردنەوەی یاخود پڕکردنەوەی کورتێنانی بودجە کە بڕیاریدا $100 بگەنێتە 147,000 دینار، بەڵام ئەگەر بێت و بۆ شێوە بەردەوام بێ ئەوە عێراق ناچارە و بڕیارە بدا کە $100 بکاتە 180,000 دیناری عێراقی. بە شێوەیەکی گشتی باسی داهاتی نانەوتی بکەین کە داهاتی نانەوتیش بەشێک پێک دێنێ، بەڵام ڕێژەکەی ئەو تۆ نییە کە زۆر بێ. لە ساڵی 2019 داهاتی نانەوتی زیاتر لە 8 تریلیۆن دینار بوو، لە 2020 کەمێک بەرز بۆتەوە، لە 2021 ئاستێکی باشی تۆمار کردووە گەیشتۆتە 13 تریلیۆن و 81 ملیارد دینار و لە 2022 دەبینین کە داهاتی نانەوتی زۆر کەمی کردو گەیشتۆتە 8 تریلیۆن دینار. ئەمە قسەی لەسەر دەکرێت زیاتر کە داهاتی نانەوتی لە ماوەی ئەم ساڵدا زۆر کەمی کردووە. چاودێری کۆمەڵایەتی ئەگەر بێت لە ساڵی 2019ەوە باسی بکەین ببینین موچە 40 تریلیۆن دینارە، بەڵام چاودێری کۆمەڵایەتی زیادی کردووە بۆ 19.7 و بە هەمان شێوە لە 2020ش کەمی کردووە چاودێری کۆمەڵایەتی، لە 2021 بەرز بۆتەوە بۆ 8.98 و موچەش بە هەمان شێوە بەرز بۆتەوە لە 40 بۆ نمونە گەیشتۆتە 42 تریلیۆن دینار و لە 2022 دیسان موچە خەرجی موچە زۆر زیادی کردووە گەیشتۆتە 43 ملیار و 43 تریلیۆن و 71 ملیار دینار و چاودێری کۆمەڵایەتی 122.96 زیادی کردووە. عێراق ئەگەر پشت بەنەوت نەبەستێت ئابوورێکی زۆر خراپیە سەرەڕای ئەوەی کە ئێستا داهاتی مانگانەی عێراق نزیکەی 10 ملیارە، هەندێک مانگ دەگاتە 11 ملیار دلار، بەڵام تاکو ئێستا کێشەی هەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە چەندین کێشە هەیە و ئاستی هەژاری و بێکاری لە وڵاتە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. ئەگەر بێت و باسی دابشکردنی موچە بکەین کە 90 بەو شێوەیە کە بینین وەزارەتی ناوخۆ لە کوی گشتی 126 پێکێناوە و وەزارەتی بەرگری 115 و ئەنجومەنی وەزیران 111.5 بەغدا 106.79 و خوێندنی باڵا 105 پەروەردە 104 تەندروستی 103 و ئەوانی دیکەش 116.43 پێکەناو. ئەوانە چێن ئەم پارێزگایانە کە بەشێکی زۆریشان دەوڵەمەندن بەسەر چاوەی داهات. ئەگەر بێت و عێراق لە ڕێگەی ئەو پارێزگایانەوە
پرە بە سێکتەرەکانی بدات هەر ئەو پارێزگانە خۆیان دەژێنن بە داهاتی خۆیان بەڵام ئەمانەش لە ڕووی خزمەت گوزاری و لە ڕووی داهاتی ناوخۆیەوە گەندەڵێکی ئەجگار زۆریان هەیە بە تایبەتی لە بەسڕا لە نەجەف لە دیوانە لە کەربەلا لە کۆی گشتی ئەو پارێزگانی کە هەر پارێزگایەک دەوڵەمەندە بە سامانێک بە تایبەتی سامانی نەوتی یاخود دەواازەکان بەندەرەکان ئەمانە هەمووی دەتوانن خۆیان بژێنن بەڵام گەندەڵی گەیشتۆتە ئەو ئاستەی کە داهاتی نانەوتی وەکو لە چەند ڕۆژی ڕابردوش باسمان کرد کە بڕی 2 ملیار و 500 میلیۆن دلار دیارێت تاکو ئێستا ئەمە لە ڕێگەی داهاتی نانەوتیەوە بوو کە لە بانقەکانەوە ڕاکێشرا بوو لە ڕێگەی هەندێک 5 کۆمپانیایی کەرتی تایبەت ڕاکێشرا بوو ئەمە بە هەدەردان و بردننی سامانی گشتی دەوڵەتە گەندەڵی ڕێگریەکی گەورەی لە بەردەم ئابووری عێراق بەشێک لە دامەزراوەکانی جیهان و دامەزراوەکانی ناوخۆی عێراقیش ئاماژە بۆ دەکەن کە هەبوونی گەندەڵی بۆتە بربەستێکی گەورە لە بەردەم پێشخستنی سێکتەرە گشتیەکان و بوژانەوەی ئابووری لە عێراقدا بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە مەنار عەبوەیدی شارەزای ئابووری و هەروەها سەرۆکی دامەزراوەی عێراق مستەقبەل لە ڕێگەی سکایپەوە وەردەگرین بەڕێز مەنار ئەو کاتت باش لە راپۆرتەکە ئێوە باسیەوە دەکەن کە ئەگەر بێت و عێراق لەسەر ئەو شێوازی مامەڵەیە یاخود سیاسەتەدارەیە بەردەوام بێت ئەوە ڕەنگە $100 بگاتە 180,000 دینار دیاری بکرێ ینی ئێوە لەسەر چ پێوەرێک ئەمەتان دیاری کردووە نعم تحية طيبة سلاف جوار جتما شفاني كورسان 24 راستي اف بيانات جعلي وزارتي هذه درخستن 2020 ده اوجي بهاتي براورد كرن دقل بيانامين كو جعلي وزارة الدارایی یا 2019 و 2020 و 2021 دركتي اوجي زيدبونك ده برژەیەک 7 وەک راپۆرتی داهاتیە ئەف زێدەبوونجی ئەگەر بەردەوام بوو بڤی ئاوایی تێ پێشبینیکردن کۆ فاتورەیە موچەیان بگێ حتا 40 تریلیۆنی دینار بساڵانە ئەف ژی هەژمارێکە مەزنە بڕاستی کۆ بودجەیە عێراقیرە بێگومان جی هەن بابەتی دنجی ئەف زێدەبوون ئەگەر کورتینان لەسەر هاتە زێدەکردن وەک موچەیەک و بەری نەهات چاوا ددان حکوومەتە هەرێمێ کۆ بڤێ بڕینێ موچە هاتە زێدەکردن لێ ئەگەر موچێندن هاتن زێدەکردن هەرێما کوردستانê دێ ئەو زێدەبوون سینۆرێ 10 و 12 زێدە بە بەڵێ بەڕێز مەنار لە راپۆرتەکەدا ئاماژە بۆ کراوە کە خەرجی موچە زیادی کردووە داهاتی نانەوتیش کەمی کردووە یعنی عێراق ئێستاش ینی خەڵکەکەی یاخود دەرچوانی زانکۆپی مانگاکانی بەدەست دانەمەزراندن و دەناڵێنن ینی بابەتی خەرجی موچە بۆچی زیادی کردووە هۆکارەکەی چییە؟ نعم عند تحقيق الرواتب نجد أن أكثر شاكرنا موچيان هاري وزارت كولي زيدبوي يا برگريه يا نافخوه هروها دستين كو گريداي انجمن وزيرانن دستيا حشد الشعبي وين دنيا امني افجي رجيا بالكرني تيد زيدبو جبركو انجمن وزيران يانجي او دستين كو گريداي انجمن وزيرانن 43 زیدبویه لی موچین وزارت برگریه رژه 20 زیدبو یا نفخوشی و هر وسا سه دسته نونراتیا حمیان که کو زیدی 53 جهمیر موچیان او زیدبونا کو چه بویه دوان وزارتان دیه بله اگر يعني دوان بابتي نفتي دك و داكتنك زيدت شي بويد ناف دك كرتا باجي يعني چه كرتين دين اف يك ندي تي تني او ايرادات كو تين جعاليه حكومتي هاتنا دانين بله
بەڕێز مەنار عێراق لە ڕووی داهاتی نانەوتیەوە با بڵێن داهاتی ناوخۆیەوە لە ماوەی ڕابردوودا کە باسیەوە دەکرات چاکسازی دەکرێت عێراق دەواازەی سنووری هەیە بەندەری فاو قەسری هەیە و داهاتی ناوخۆیی هەیە فڕۆکەخانەی هەیە ئەو داهاتی کە ماگانە دێتەوە ناو گەنجینە ئەنی داهاتێکی کەم نییە ئایا چۆنچۆنیە ئەو داهاتە کەم دەکات لە بری ئەوەی زیاد بێت چکە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی عێراقیش لە زیاد بوونە ئەنی هۆکاری ئەو کەمبوونەوەی چییە؟ بۆ کەم دەبێتەوە؟ يعني بعد پشتی کریزا شەڕێ ئۆکرانیا رووسیە هەروەها بلندبوونا نرخێن کۆژ عێراق هەنا دیکە ژوانژی ئەو بابەتێن خواردنێن بڤەیەکێژی باوایەکی بەرچاو ئەو داهاتێن گومرگی داکەت کۆژا لێ حکوومەتە عێراقی هاتیە دەستنیشانکردن کۆ گەلێک بابەت گومرگ لە سەروانتنە ئەڤ یەکژی بوو سەدەم کۆ ئەو داهاتێن نەنەفتی کێم ببە ئەو بەشێکە داهاتێن نەنەفتیژی گرێدایی ئەو بابەتێن کارگەهن یەن کۆ حکوومەت بەرهەمی وێلێ هەنە یانجی پرۆژەیەن پیشسازی تو هەژمارێن بەرهەمان بجینانیە کۆ بکار بە هەروەها هەن داهاتێن کۆ دیگە دەولەتە عێراقی کۆژ چالاکیên ئابووریên تایبەت yên وڵات هەروەها ئەو کریزا کۆ هەیە ئەو داهات کێمکردنە. بەڵێ منار العوبەیدی شارەزای ئابووری و سەرۆکی دامەزراوەی عێراق مستەقبەل سپاس کە لە بەغدا و لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بوویت.